ئایا سیستمی نوێی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان هەنگاوێکە بە ئاڕاستەی بەرزکردنەوەی ئاستی زانست و باشترکردنی جۆری خوێندن لە هەرێمی کوردستان یان بە پێچەوانەوە هەنگاوێکە بەرەو تێکدانی دۆخی سەخامگیری خوێندن و زانست و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا. پرۆژەی نوێی سیستمی خوێندنی باڵا بەرهەمی لێکدانەوە و توێژینەوەیەکی ورد و بابەتیە بۆ دۆخی خوێندن و زانست لە هەرێمی کوردستان یان پرۆژەیەکی نەگونجاوە لەگەڵ هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری و پەروەردەی و زانستی لە هەرێمی کوردستان. ئەوەی ئێستا لە دۆخی زانست و خوێندنی باڵای هەرێمی کوردستاندا ڕوودەدات و دەگوزارێت دوورخستنەوەی دەستی حیزب و دەستی سیاسیە لە زانکۆ و ناوەندەکانی خوێندن یان بە پێچەوانەوە باڵادەستی و هەژمونی سیاسی و دەسەڵاتی حیزبە بەسەر ناوەند و زانکۆکان و ناوەندی توێژینەوەی زانستیدا. بینەرانی بەڕێز خۆشەویستانم سڵاوتان لەبێت. ئایا سیستەمی نوێی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان هەنگاوێکە بەرەو بەرزکردنەوەی ئاستی زانست و باشترکردنی جۆری خوێندن لە هەرێمی کوردستاندا یان هەنگاوێکە بە ئاڕاستەی تێکدانی دۆخی سەقامگیری زانست و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا و زانست و خوێندن و باڵای کوردستانی ڕوبەڕووی ئایندەیەکی نادیار کردوێتەوە. پرۆژەی سیستەمی نوێی خوێندنی باڵا بەرهەمی لێکۆڵینەوەیەکی بابەتی و بێلایەنانەی واقعی هەرێمی کوردستانە یان بە پێچەوانەوە نەگونجاوێکی بەرچاوی هەیە لەگەڵ دۆخی پەروەردەیی فێرکاری زانستی لە هەرێمی کوردستاندا. ئەوەی لە ئێستای واقعی خوێندنی باڵا و زانکۆکانی هەرێمی کوردستاندا دەبینرێت دوورخستنەوەی دەستی حیزبە لە ناوەندەکانی زانکۆ و ناوەندەکانی خوێندنی باڵادا یان بە پێچەوانەوە هەژمونی سیاسی و باڵادەستیە بەسەر خوێندن و دام و دەستگاکاندا. ئایا پرۆسەی تواناسازی کە یەکێکە لە بەرچاوترین کارەکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ئامانجا یان تەنها وەسیلەیەکە ناردەدەرەوە و جێکەوتەکانی لەسەر ئایندەی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا چۆنە بێ. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەر یەک لە بەڕێزان سەمەد ئەحمەد نووسەر و مامۆستای زانکۆکە لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە و بەڕێز فواد عەلی ئیسماعیل وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاکە لە ڕێی SNG و لە هەولێر لەگەڵمانە بەخێرهاتنی هەموو لاکانەکەم. کاک سەمەد ئەمەوێت لە بەڕێزت بپرسم لە هەرێمی کوردستانی عێراقا هەڵمەتێکی بەفراوان بۆ باشترکردنی جۆری خوێندنی باڵا هەیە و بەرزکردنەوەی ئاستی زانست و لەم چوارچێوەیەشە وەزارەتی خوێندنی باڵا سیستەمێکی ڕاگەیاندووە کە سیستەمی نوێی خوێندنی باڵا و کۆمەڵێک کار و کۆمەڵێک پرۆژە لە خۆ ئەگری. ئەمە لێت بپرسم تا چەندێک ئەم سیستەمە نوێیە ڕۆڵی بینیوە بە ئاڕاستەی باشترکردنی جۆری خوێندن و بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆ چ خوێندکار و چ مامۆستا. بەڵێ سەرەتا سوپاسی هەموو ئەو هەوڵانە دەین کە لە ڕاستیە و لەو پەڕی قەناعەتەوە ئەیانەوێت ئاستی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەرز بکەنەوە بەرەو پێشی بەرن و ئێمە ئەمەیان زۆر بەهەند وەرەگرین و جێگەی دەستخۆشی هەموو ئەو هەوڵانەیە. بەڵام ئەوەی کێشەیە و دەرئەنجامی تێهاویشتە و دەرهاویشتەی ئەو پرۆژانی کە هەیە لێرە لە کوردستانە لە پرۆژەی تازەی وەزارەتی خوێندنی باڵایە ئێمە بەریەکەوتنێکی تەواو لە نێوان ژینگەی زانکۆکانی هەرێمی کوردستان و تا ڕادیگرتوانە بڵێم کۆمەلگای کوردی و لەگەڵ پرۆژەکانە بەریەک ئەکەوێت. هۆکاری سەرەکی ئەمەش ئەوەیە کە بەڕای من هیچ کۆمەلگایەکی پێشکەوتوو سیستمێکی خوێندنی دواکەوتووی نییە. لە بەرامبەر ئەمەشە هیچ کۆمەلگایەکی دواکەوتوو سیستمێکی خوێندنی پێشکەوتووی نییە. بەمانایەکی تر ئەمەوێ بڵێم سیستمی خوێندن پەروەردە فێرکاری لە ناویشانە خوێندنی باڵا هەڵێنجراوی پێشکەوتنی کۆمەلگاکانە و ناتوانێت تۆ ئەمە لە بەرچاو نەگریت و هەنگاو بنیت. ئەگەر ئەمەد لە بەرچاو نەگرت هەر هەنگاوێکی تر بۆ پێشخستنی زانست و بۆ بەرزکردنەوەی زانست لە باشترین حاڵا بێتە قسەیەکی خۆش و هەرتەنیا بێتە ئومێدێک. بەڵام ئەوەی هەیە لە کوردستانە ئەمە ئەوەی ئەو پرۆژانی کە لەناو پرۆژەکانی وەزارەتی خوێندنی باڵای ئەیبینین بێگومان هەمویان نا بەڵام بەشێکی زۆریان لەوانە ئەوەیە کە بەداخەوە ئەمە ئەڵێن هیوادارم هەڵە بموانە بێت سیستمێکی خوێندنی بەریتانی ئیسیرات کراوە هێنراوە لە کوردستانە. پێشتر وەزارەتی پەروەردە هەمان هەڵی کرد سیستمێکی سویدی هێنا لە کوردستانە جێبەجێ کرد تووشی ئشکالەتێکی زۆر گەورە بوو ڕاستیە هەتا ئێستاش بەدەست ئەو کێشانەوە ئەناڵینەوە نەتوانراوە چارەسەر بکرێت و پێم وایە ئەو هەموو هەوڵانی کە ئەدرێت تا ڕادێکی زۆر بێهودە بوونە و نەیانتوانێت سیستمی پەروەردەی گۆڕانکاریی گەورەی بەسەرا بێنن. وەزارەتی خوێندنی باڵاش هەمان هەڵی کرد.
سیستمی خوێندن ئیستیراد ناکرێت ڕاستیە کۆپیکردن و ئیستیرادکردنی ئەم سیستەمە کە هەیە لە کوردستانە ئەوە نەزەق و دیارە تەنانەت وامان لێ هاتووە ئێمە خەریکە بڵێن بە زمانی خۆشمان قسە ناکەین زاراوەکانی فاکەڵتی و سکول و خوێندنی پەرەلل و زانکۆلاین و چی تریش هەموو ئەمانە وای کردووە کە بەشێکی زۆری ئەسڵان خەڵک لە ناوەڕۆکەکەیش و لە بنەڕەتەکەشی تێنەگەیشتووە هێناومانە جێبەجێمان کردووە یان ئەمانەوێت جێبەجێکەین لە ڕاستیە بەریەکەوتنێکی زۆر گەورە لە ناوان ژینگەی زانکۆکانی هەرێمی کوردستان و ئەو هەموو کەم و کورتەیە کە هەیە لەگەڵ ئەو پرۆژانەی کە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ خۆی هێنایەت و بەریەکەوتنێکی گەورە دروست بووە بە کورتەکەی بڵێن بمبورە ئەم جوملێتەوە بکەم ژینگەی زانکۆکانی ئێمە لە خەرکەڵانی بەردەچێت پرۆژەکانی وەزارەت لە نەمامێکەچێت پێم وایە ئەم نەمامە لەم خەرکەڵانی بەردەیە ناڕوێت بەڵام کاک سەمەد ئایا ئەکرێ لەبەر ئەوەی کە ژینگەی فێرکاری ژینگەی پەروەردەی لە هەرێمی کوردستان ژینگەیەکی دواکەوتەوە وەکو بە حکم ئەوەی کوردستان لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە ئیتر بدرێژایی زەمن دەرگای هەر چشنە گۆڕانکاریەک بەرەو باشتر و بەرەو بەرزکردنەوەی ئاستی زانست دابخەین بە بیانووی ئەوەی بە پاساوی ئەوەی ئەمە مۆدلێکی بریتانی ئەو مۆدلێکی سوئدی و بە ژینگەی هەرێمی کوردستان ناخوات و ئەمە دوجار ئیدامەدانێکی بەردەوام نییە بە هەموو ئەو دۆخە دواکەوتوی لە ڕووی پەروەردەی و زانستی و لە هەرێمی کوردستانە هەیە کاک ئومێد ئێمە قسەکەمان لەسەر ئەوە نییە ئەم سیستمی باو لە کوردستانە بمێنێتەوە بە پێچەوانەوە من بۆ خۆم ئەوەنەی هەوڵی ڕاگەیاندنی و ڕۆژنامەگەریم هەبووە ئەوەنەی نووسینم هەبووە لەسەر چاکردنی سیستمی زانکۆیی لە ڕاستیە خەڵکانێکی تر لە من زیاتریشیان وتووە کێشەکە لەوەیە تۆ تەنیا ئەوە نەبێت کە نیەتێکت هەیە چی میکانیزمێک ئەگریتە بەر بۆ چاکردنی ڕەوشی زانکۆکانی هەرێمی کوردستان کێشەکە لەسەرەوە نییە کە زانکۆکانمان با نوێ نەبنەوە با پێش نەکەون با زانستی نوێ نێنین کێشەکە لە میکانیزمی کارکردنە بۆ چاکسازی ئەلێرەیە کێشە گەورەکان دەست پێکە کە گونجاو نابێت مەبەستم لەیرە چییە تۆ زانکۆیەکت هەیە پڕ لە کێشەی ئیداریە پڕ لە کەمی میلاکە نەبوونی قاعەیە و زۆر کێشەی لایەنی تر کە ئەمانەت پڕ نەکرێتەوە باسکردن لە بەرزکردنەوەی ئاستی زانستی ئەبێتە قسەیەکی خۆش بڵێ باشە زۆر سپاس کاک فواد ئەگەر بەڕێزت دەنگ و پەیامی من ببیستی یەکێک لەو ڕخنانەی کە بەردەوام لە سیستمی تازەی خوێندنی باڵای ژوورە لە هەرێمی کوردستانە بریتە لە نەگونجاوی ئەو پرۆژەیە ئەو سیستەمە نوێیە لەگەڵ هەلومەرجی کوردستانە چ هەلومەرجی مادیەکانی ناو زانکۆکان بێ زانکۆکان بێ چه هەلومەرجی پەروەردەی و ئاستی زانستی و وشیاری خوێندکار و مامۆستا بە لە زانکۆکانە و پێمان ئەڵێن کە ئەمە کاکسەمە دەڵێ ئەمە مۆدلێکی بەریتانیا ئیستراد کراوە بۆ ژینگەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە قابلی جێبەجێکردنی و بتەوە جێبەجەکەی کۆمەڵێ ئەنجامی سلبی خراپیە بێ کە ڕەنگە بە ئاسانی نەتوانی بەزەندەی بکەیت فەرموو تێکەشتنی بەڕێزت لەو بارەوە چییە؟ سەرتا زۆر سپاس دەڵێم کاگومێت ڕێزم بۆ مامۆستا سەمەدی شەیە بەڕاستی من خۆزگەم دەخواست لە بەرامبەر یەکتری بووینە لەوانەیە گفتوگۆیەکەمان خۆشتر و پرسووتر دەبوو بەڵام داوا لێ بردن دەکەم نەمتوانێت ستودیۆکانی سلێمانی ئامادە بووم بەڕاستی من هەڵبژاردننی تایتڵەکەتم پێ دروستە حەزەکەم لێەوە دەست پێ بکەم جا دوای دێمە سەقسەکانی بەڕێز مامۆستا سەمەد خۆی هەمولایەکە وەکو ئاگادارن بە حەقەت لە دوای ڕوخان و لە دوای لە کاتی ڕاپەڕنەکان و لە ساڵ نەوەتەکان بەدواوە هەرێمی کوردستان گۆڕانکاری زۆری بەخۆی بینیوە چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری ئابووری چ لە بواری سیاسی لە هەموو بوارەکان و لە هەمووشی گرنگتر کردنەوەی بازارەکانی هەرێمی کوردستان بەڕووی بازارەکانی دەرەوە ئێنجا چ لە کەرتی خوێندن بێ یاخود لە بواری بازرگانی و هەموو ئەو بەشانی کە ئەیبینین اینجا بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان بە حکمی ئەو دابڕانەی و بە حکمی ئەو سیستەمە دیکتاتۆری کە بەسەردا سەپا بوو لە قودرەتیدا نەبوو یاخود لە توانایدا نییە وەکو بڵێ بەرخورد لەگەر ئەو نوێ بکاتن بە تایبەتی لەگەڵ سیستەمی نوێی دنیاوانە ئەبێ بۆ ئەم بەستە بێ کادیری هەبێ کادیرەکانش بەڕاستی لە کوێوە دەرەچێت بێگومان دەبێت لە بواری خوێندن بێت جەچ لە بواری وەزارەتی پەروەردەبی یان لە بواری وەزارەتی خوێندنی باڵابی و بەڕای هەموو لایش ئەوە ینی چ زانایەکانی دەرەوە یاخود مامۆستایەکانی ناوە وەزارەتی خوێندنی باڵا ئەو شوێنەیە کە دەبی گۆڕانکاریدا دروست بکردن کادیر بۆ ئەو گۆڕانکارانە ئامادە بکاتن اینجا بۆیەوە ئەلێرەوە من دەمەوێت تاکید لەسەر نقطەیە بکەم لەو پێشە چیە کە ئەو گۆڕانکاریانی کە بەدەست دێتن یاخود دەکرێتنە وەزارەتی خوێندنی باڵاوە گۆڕانکاریەکانن جوابدانەوەن بە هەڵومەرجەکە جوابدانەوە بە زروفێکی بابەتی یاخود مەوزوعی
جەناوت پرسیارە دەکە ئایا لە نزەی توێژنەوەیکی بابەتی هاتیە بەڵێ مش دەڵێم لە نزەی جوابدانەوە بە زورفێکی تایبەتی زورفێکی بابەتی هاتە پێشەوە کە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا مامۆستایان کادیرە پێشکەوتەکان لە هەموو ڕێکەوە کادری بۆوانەکە وەڵامی پێبداتەوە ئەمە لە سەرچەکەیتی ئەوەی من جەم لە مامۆستا سەمەد بوو بەڕاستی یەک شتی باس کرد کە نەگونجان لەگەڵ ژینگە یاخود ئەو پرۆژەیە کە وەزارەتی خوێندنی باڵا بەدەستێوێتی یەک ناگرێتەوە من حەزم دەکرد دەستنیشانی ئەوەی بکرێت هیوادارم لە درێژایی بەرنامەکە دەستنیشانی ئەو خاڵم کە یەک ناگرێتەوە جارێ مەسلەی ئەوەی کەەوە ئەمە سیستەمێکی بەریتانیا بەڕاستی ئەم بابەتە نازانم مەسائلی زانستی من لە هیچ دنیا نەمبیستی ئەمە بەریتانیبی ئەمە ئەمریکی بی زانستە ئێمە بۆ ئێستا سوود لە زانستەکانی سەردەمی یۆنان وەرەگرین لە ئەفلاتون وەرەگرین لە دکتۆرەکانی هەموو دنیا وەرەگرین ئەگەڕێنەوە بۆ تاریخی هەزاران ساڵ لەوە پێش خۆ ئەوانە هەمووی زانستن زانست بەڕاستی دەستکەوتێکی کۆمەڵایەتی دنیاییە جیهانیە هەر لایەک هەر کەسێک سوودی لێ بینی ئیجە لە بەریتانیابی لە ئەمریکاوی بۆی هەیە بیکاتن بۆ بە هیچ شێوەیەکیش ئەو بابەتە کۆپی نییە کۆپی سیستەمێکی بەریتانی نییە بەڵکو سیستەمی دنیا گۆڕانکاریەکانی دنیا ئەوە لێ دەخوازی کە گۆڕانکاری بکەیت تۆ سیستەمێکی خوێندنت هەیە هی ساڵانی حکوومەتێکی داخراو کە سەردەمی سەدام حوسێنە هی سەردەمی تەعریبە هی سەردەمی لادانی مامۆستا باشەکانە هێنانی کۆمەڵک مامۆستای پەروەردەی سەردەمی حیزبی بەعسە بە ماستەر و بە دکتۆراوە ئیتر ڕێژەیەک لەوانە هەمووی ناڵێن بە حەقەت ڕێزم لە بۆ زۆربەی مامۆستایان هەیە لەو بابەتە اینجا تۆ پێویست بۆ گۆڕانکاری وە سیستەمی ئیداریەکەش هەر ئاوایە بۆیە کۆپینە تۆ پێویست پێ وەڵامی پێ بدەیتەوە اینجا هەر بە ڕێزێک کە هەرچی ناوێکی لێدەنێ بەریتانیە سویدیە عالەمیە بە حەقەت لە وەزارەتی خوێندنی باڵا وای نابینیتن من بۆ نمونە لە مامۆستا سەمەد دەپرسم ئایا بەرزکردنەوەی ئاستی زانستی لە ڕووی دڵنیایی زۆریەوە یانی خود لە ڕووی کوالیتیەوە یان چۆنایەتیەوە ئایا ئەمە ئەگەر بەریتانی بی یاخود ئەگەر سویدی بی یاخود ئەگەر کوردستانی بی کێشەی چییە تۆ هەموو لایەکمان ئاگادارین ئەو داپسرانەی کە لە بینی مامۆستا خوێندکاردا هەبووە ئەو داپسرانەی کە لە بینی زانکۆکانی هەرێمی کوردستان و کۆمەلگادا هەبووە با بزانین ئایا ڕۆڵی زانکۆکان لە گۆڕینی کۆمەلگا یاخود لە پەیوەندیکە لەگەڵ کۆمەلگا چی بووە بابین ئێمە لەوەوان دەست پێ بکەین و ئینجا بین بزانین ئایا لەگەڵ ژینگەیە دەگونجێ یان ناگونجێ ببوورە مامۆستافات ئەوەی کە هەندێک جار وەکو هۆکاری نەگونجان ژمارەیەک چاو دێر دەستنیشانی دەکەن ئەوش ئەوەیە کە هەلومەرجی زانکۆکانی کوردستان لە ڕووی پێویستیە بابەتیەکانیەوە لە ڕووی هۆڵەکانی خوێندنەوە لە ڕووی بەرزی ئاستی زانستی و توێژینەوەی زانستی لە ناو زانکۆکان و ئەلەو بابەتانەوە واکات کە ئەم سیستەمە نوێیە زەمینەی گونجانی لەگەڵ واقعاکەم بێتەوە تێگەشتی بەڕێزە چی لەسەرەوە کاگومێت مەسلەی هەڵومەرجی زانکۆکان بەڕاستی ئەمە هیچ کەسێک ئینکاری لێ ناکاتن ینی بە حکمی ئەو وەزعی کە بەسەر کوردستاندا سەپێنرا خۆی بابین جارێ شتەکان بابەتیانە کە دەڵێم وەڵامدانێ بە وەزع بابەتێکە تۆ سەیری کە لە ساڵانێکی هەتاوەکو هەشتایەکانیش یەک زانکۆ لە کوردستان هەبووە ئێستا کە نزیکی 12 زانکۆ و دەستەی خوێنی تەکنیکی لە کوردستان هەیە بێجگە لە زانکۆ ئەهلیەکانیش ینی ساڵانە ئەو ڕێژە زۆرەی کە قوتابیان ڕویان لە خوێندن کردیە ئەم ساڵەکە 5,000 قوتابی ئیمتحانی قوتابکردنەوەی پۆلی 12 بنەڕەتی داوە ساڵی پار نزیکی 50,000 کەس بوو ینی بە قسەی بەڕێز وەزیری پەروەردە ساڵی داهاتوو خۆی لە 106,000 بەس قوتابی داتن بێجگە لە قوتابیانی کە ئیمتحانی دەرەچیەدەن خارجیەدەن تۆ پێویست پێ هەیە کەواوەکو وەزعێک ئامادە بکەی بۆ ئەوەی کە جواب بەو داواکاری خەڵک بدەیتەوە شوێنی بۆ بکەیتەوە جێگای بکەیتەوە بێگومان ئەم بەڵێ زۆر سپاسکەت گەشتە من سپاس دەکەم فەرموو کاک سەمەد ئەتوانی وەڵامان بیتەوە لە حەزار لەسەر قسەکانی ئەو تۆ باس لە پێکەوە نەگونجانی هەلومەرجی ژینگەی کوردستانەکەی لەگەڵ ئەو سیستەمەی کە تۆ بە کۆپیکردنی سیستەمی بەریتانی ناوت بردو ئەو دەڵێ نەخێر کۆپیکردن یا زانستەر لە هەر شوێنێکی دنیا هەبێ ئەکەی وەڵام بیتەوە من سەرەتا ڕێز و سڵاوم بۆ مامۆستا هەیە لە ڕاستیە ئێمەش خەمی ئەوەمانە کە ئاسی زانستی بەرز بکرێتەوە قسەی من ئەوە نییە کە ئێمە ڕازی بین بەوەی کە دۆخی زانکۆکانمان وە خۆی بیاڵینەوە بەڵام وەکو وتم ئێمە لە میکانیزمی کارکردنی پرۆژەکانی وەزارەت خاڵەکانی نەگونجانی ئەو سیستەما لەگەڵ خوێندنی باڵێ ژینگەی کوردستان چیە
هەموو هەوڵێک بۆ چاکسازی هەتاوەکو بەبێ دابینکردنی پێداویستەکانی بێهودا ئەبێت مەبەستم لەوەیە تۆ کاتێک کە دامەزراوەیەکی زانستی ئەکادمی ئەەکەیتەوە پێویستە 4 بنەمات هەبێت واتە هەر دامەزراوەیەکی زانستی و ئەکادمی لەسەر 4 بنەمات ڕاوەستاوە یەکێکیانەوەیە بڕیارێکی یاساییت ئەبێ هەبێت بڕیارماندا بەکردنەوەی زانکۆی فلان یا بەشی فلان بڕیارێکی تری ئەوەی ئەبێ بینای بۆ دابینکەیت پایەکی تری ئەوەی ئەبێت هەیئەی تەدریسی بۆ دابین بکەیت یەکێکی تری ئەوەی خوێندکاری بۆ دابین بکەیت بەڵام بەداخەوە لەلای ئێمە لەم چوارە تەنها دوو قاچیان هەیە تەنها دووە یەکێکی ئەوەیە بڕیارە یاسایەکەی بۆ یان با بڵین تەنها دوانیان بە تەواوی دابین کراوە یەکێکی ئەوەی بڕیارێکی یاسایی دەرەکرێت بڕیارماندا بەکردنەوەی زانکۆی فلان یا بەشی فلان یەکێکی تری ئەوەیە کە بە لێشاو ساڵانە خوێنکاری بۆ ئەنێرێت بەبێ ئەوەی بینای پێویستە بێ بەبێ ئەوەی قاعی پێویستە بێ ئەوەی میلایکی مامۆستای تەواو هەبێت من نمونەت بۆ هێنمەوە بەشی وا هەیە بۆ نمونە کۆلێژی پەروەردەی چەمچەماڵ بۆ هێنمەوە 4 بەشمان هەیە 4 بەش نزیکەی 350 خوێنکاری هەیە تەنها دوو مامۆستای میلایکی هەیە ئایا ئەمە گاڵتەجاری نییە ئێمە بتوانین بڵێن وڵای ئەمادام بەشێکم کردوەوە لێ توانیمە ئاستی زانستی بەرزکەمەوە لەمەش خراپتر هەیە بەش هەیە هەتاوەکو ئێستاکە یەک مامۆستای میلایکی نییە حەز ناکەم ناوی شوێنەکان بێنم نەخۆیان پێیان ناخۆش بێت لەبەرەوە یعنی کردنەوەی یان زۆرکردنی زانکۆکان بەقەد ئەوەی کە تەنها ناو بووە لە ڕووی ئاسی زانستیەوە ناوڕۆک نەبووە ئاسی زانستەکە بەرز نەبووتەوە بە کورتەکەی بڵێم ئێمە کێشەیەکی ئێمە سەرمانێشێت پرۆژەکانی وەزارەت قاچمانە پێچێت یعنی کێشەی نەبوونی مامۆستامان هەیە کات ئەگەر خوێنکار مامۆستای نەبوو بۆ هەندێک شوێن تەبان ئەگەر مامۆستای نەبوو دەرسی پێ بڵێتەوە ئاستی زانستی بەرزکردنەوەی یعنی چی دڵنیایی جۆری یعنی چی تەنانەت فیدباکی ئەسڵەن ئێمە ئەوەنە مامۆستامان نییە لە کۆلێجەکە و بەشێکی زۆری کۆلێجەکەش ئەو لیژنە تایبەتیانەی کە لە دڵنیایی جۆریە لە پرۆژەکانی وەزارەتە هاتووە دروستی بکەین هەر مامۆستامان نییە تاوەکو بیکەنە لیژنەکانەوە ئەوەنە ئەمانە کە ئاوها بێت لەبەرەوە هەموو هەوڵەکانی تر بەڵام کاکسەمبەت ئەوەی ئێمە لەم دوو ساڵا بینی ومانە دەرگای ماستەری ناوخۆ کراوەتەوە بە شێوەی بەفراوە ژمارەی خوێندکار لە خوێندنی ماستەر وەرگیراون و توانەسازیمان هەیە کە نزیکی 1000 خوێندکار نێرداوەتە دەرەوە ئایا ئەمە وەڵامی ئەو پرسیاری تۆ نایەتەوە کە فەراغی میلەک لە زوربەی زانکۆکانە پڕ بکاتەوە لانی کەم پاش ساڵە یا 2 ساڵی تر کاگومێدیان بەداخۆ نە مەبەستم لەوەیە زانکۆکانی ئێمە کێشەی جۆرا و جۆریان هەیە ئەگەر زانکۆکان بشو بهێنین بە جەستەیەک زانکۆی وایە سەری ئێشێت زانکۆی وایە دەستی ئێشێت زانکۆی وایە مایدەی ئێشێت پێویستە پرۆژەکانی وەزارەت بە پێی جۆری کێشەکان چارەسەری بۆ دابنایە بەڵام وەزارەت قاڵبێکی داوەتەکردن بەرجێکی کردوتە بڵین داوەتەکردن داوەتە دوورین هێناوی کردێتی بەری ئەم جەستەوە لەبەرەوە ئەم بەرگە هەندێک جار فش و پان و پۆڕە بۆ هەندێکیشی لە قۆڵتی هەڵکە کێشانێکە شیتاڵ بێش و تەسک و تروسک و ناشرینە لەبەرێ مەبەستم لەوەیە مەفروض بوو وەزارەت چی بکردایە ئەو بەش و کۆلێژەی کە مامۆستای کەمە هەوڵی بدایە مامۆستای زیاتری بۆ دابین بکرایە ئەو بینای ئەو زانکۆیان ئەو کۆلێژەی کە بینای کەمە ئەوەی بۆ دابین کرا ئەوەی مختبەری سەوتی نیە بۆی دابین کردای بەشی ئینگلیزی ئەوەی مختبەری فیسیۆلۆژی نیە بۆی دابین بکردایە ئاوا چارەسەر ئەکرێت نەک با بڵین شتێکی لە قاڵب دراوت هەبێت و بۆ هەموو زانکۆکان وەک یەک لە بەرچاوی بگریت بۆ نمونە ناردنە دەرەوەی مامۆستا کە ئێستاکە لە پرۆژەی تواناسازیە دەستخۆشییان لێکەین ئیشێکی زۆر باشە بەڵام ئەمە ئەگەر جای نەکەیت تۆ کۆلێژێک لەگەڵ کۆلێژێکی تر تووشی کێشە ئەبیت لە کۆلێژی نمونەیەکە هێنەوە کە دڵنیام نمونونەکان چەندبارە ئەبنەوە لە چەمچەماڵ وایە لە هەڵەبجە وایە لە کەلار وایە لە کەلار وە لە ڕانیە وایە لە زۆر شوێنی تر بە تایبەت ناوچە دوورە دەستەکان باڵین مەناتقی نایی ئێمە لەو کۆلێژە 43 مامۆستامان هەیە 10 مامۆستامان نێراوە بۆ تۆناسازی ناوی هاتوۆ 10 مامۆستای ترمان لە ناوخۆی کوردستانە لە ماستەر و خوێندکار ماستەر و دکتۆرا وەرگیراون 3 مامۆستامان ناویان هاتوۆتەوە نەڕۆیشتون لە کۆی 43 20 مامۆستا ئەمێنێتەوە ژمارەی خوێندکارمان 1200 خوێندکارە بە 20 مامۆستا ئەتوانرێت دەرس بە 1200 خوێندکار بوترێتەوە ئەمە کێشە دیارەکانە بەڵام وەزارەت نهاتووە چارەسەریکی بنەڕەتی بۆ ئەمانە بدۆزێتەوە لەبەرەوە ناردنە دەرەوە لە ڕاستی ئەبێ ئامانج نەبێ بێ غایە بێت یعنی ببوورە وەسیلەیە نەکغایە یعنی ناردنە دەرەوە پێویستە بە گوێرەی پێویستی کۆلێژەکە ئەو کەسە بچێتە بەشەکە یا کۆلێژەکە بچێتە دەرەوە نەک هەموو دەرگایەک ئاهەواڵا بکەیت و لە ڕاستیشان ناوخۆی کوردستان زۆربەی دەرگاکان داخراوە و لێرە لێسەر لە کوردستانە خوێندنی ماستەر و دکتۆرا لە ڕاستی ئەوەنە قەیدوبەندی بۆ دانراوە وای لێ هاتووە زۆر ئەستەم بووە زۆر قورس بوو بۆ نمونە تۆفڵی زمانی ئینگلیزی
زمانی ئینگلیزی بەبێ لە بەرچاوگرتنی جۆری کۆلێژەکان یا بەشەکان هەموو وەکو یەک داوای تۆفڵی ئینگلیزی لێکرد ئەم ئینگلیزیە ئەوەنە پێداگیری لەسەر کراوە ئەوەنە مەرجەکە تون کراوەتەوە سیفاتی مەرجی لە دەستداوە بۆ بەلەمپەر بۆ بەڕێگر زۆر کەس هەیە لە ڕۆ زانستێکەوە لە ئیمتحانەکەیە دەرئەچێت کەفای علمی هەیەی هەیەی هەیە و دەرەجەی باشیش هێنێ بەڵام لەبەرەوەی لە تۆفڵی ئینگلیزیا دەرەجەی نهێناوە ئەومێ دەکرێت بم بۆرە یەک تۆزی قسەکەم تەواو بکەم لە ڕاستیە پێویستە جاکاریەک بکرێت لە مەسلەی تۆفڵی ئینگلیزیە زانستە مرۆڤایەتەکان بۆ نمونە کوردی عەربی شەریعە وەرزش فەلسەفە هەرچیەکی ئەمانە زۆر جیاوازە لە تۆپ هەندەسە بایۆلۆژی جیۆلۆژی کیمیا و فیزیا ئەوانە دەرسەکانیان بەکەلۆرسیان بە ئینگلیزی خوێندووە تا ڕادێک ئەمانی تر دەرسەکانیان بە عەربیە بە کوردی خوێندووە زۆر قورسە لە پڕێکە تۆ داوای کەفاایکی ئینگلیزی لێ بکەیت مەرجەکەش ئەوەنە تۆخ کراوەتەوە وای لێ هاتووە وەکوتم سیفاتی مەرجی لە دەست زۆر سپاس کاک فواد بەس لەوە دەکرێت یەکێک لە کێشە گەورەکان لە ناو سیستمی خوێندنی باڵایە و لە ناو پرۆژی تازای خوێندنی باڵایە بریتە لە کۆمەڵێک بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا کە ئەم بڕیارانە لە باتیەوەی خزمەت بە بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندن و کوالیتی خوێندن کە بە پێچەوانەوە بۆ تا ڕێگر لە بەردەم گەشەکردنی خوێندندا ئەو خاڵەی مامۆستا سەمەد باسی کرد مەسلەی زمانی ئینگلیزی کە بە ئەندازەیەک بایەخی پێدراوە کە بە گرنگتر و باشتر لە ئاستی توانستی زانستەکە بنیاتراوە خوێندکار هەیە لە خوێندنی ماستەرە یان لە دکتۆرایە تەنها لەسەر زمان لە کاتێکە توانای زانستی لە پسپۆرەکەی خۆیان لە پێش هاوڕەکانی ترێوێتی بەڵام مافی خوێندن لە دەست ئەدا ئایا ئەمە بە یەقدان بەم ئەندازەیە بە زمان بەبێ ڕەچاوکردنی پسپۆرەکان کە زانستە مرۆڤایەتەکانە یا زانستە ئابستقراتەکانە کێشێکی گەورە لە بەردەم سیستمی خوێندنی باڵایەوەی چەکنێ لەو بڕیارانەی خوێندنی باڵا کەشانی ڕخنە لێگرتنا کاگومێت حەزەکە من لە پرسیارەکەی ئاخیرەوە دەست پێ دەکەم بەڵام من یەک تعلیقی بچووکمێ لە سەقسەکانی مامۆستەمەد من حەزم دەکرد بەڕاستی دەستنیشانی ئەوە بکرای بۆ لەگە ژینگەکە ناگونجێ یان لەسەر ئەو مۆزوعە زیاتر قسەمان بکردەبایە ئەوانەی مامۆستا دەیڵێتن هەمووی کێشەی وردەکاری و فەنی لەوانەیە لە ناوخودی زانکۆکان چارەسەر بکرێن ئەمە لایەکشکە بەڕاستی زۆر شتێک کە دەڵێن قراری وەزارەتە يعني بحقیقت ئەمە قراری تەنها ناو خودی وەزیر و وەزارەت نییە ئەمە قراری ئەنجومەنی وەزارەتە زۆربەی زۆری ئەو بڕیارانە لێژنەی هەیە بۆ لەسەر مەسەلەی زمانی ئینگلیزی لێژنەیەک هەیە بە ناوی لێژنەی خوێندنی باڵا کە بەڕێز یاریدەری سەر و زانکۆکان بۆ کاروباری زانستن هەموو تێدا ئەندامن بۆ دانانی ڕێنمایی ساڵانە ئەمانە کۆ دەبنەوە بۆ هەموو شتەکان لێژنە هەیە لێژنەی وەرگرتنی پلانی وەرگرتن هەیە هی قوتابیان هی ئینگلیزی هەچی ئەو شتانی ئەفوی ماستەر هی دکتۆرە هەمووی لێژنەی خۆیە و هەمووشیان یان بەڕێز سەر و زانکۆکان تێدا بڕیار دەرن یان یاریدەری سەر و زانکۆکان کە لێژنەی بۆ دانراوە سەبارەت بەوەی کە بڵێم بە کورتی دەمێت لەسەر مۆزوعی ئینگلیزیکە قسە بکەم بەڕاستی مەسەلەی زمان لە بۆ مەسەلەی خوێندنی باڵا مەرجێکی بنەڕەتیە لە بۆ لە هەموو دنیا و بە کوردستانیشەوە بەداخەوە کە بازە بەرزکردنەوەی ئاسی زانستی دەکەین ینی ئەمڕۆکە یەک لە کێشەکان مەسەلەی زمانی دووەمە لە هیچ جامعەیەکی دنیا لەوانەیە نەبیتن کەوا زمانی دووەم نەزانێت حتا جێگایەکی وەکو بەریتانیا کە وڵاتێکە زمانی ئینگلیزی وا خەریکە وڵاتێکی ینی زمانێکی سەرتاسەری بەڵام سەیرەکەی مناڵ لەوێەوە دەیانوێت لە پاڵەوە زمانێکەکەی دووەمی عالەمی فێر بکەن یان فەڕەنسی بێ یان ئەڵمانی بێ یان ئەگە بەشێک پێویست بکە زمانی عەرەبیش بێت یان زمانی عەرەبیش وایەتە پێشەوە ینی بەداخەوە کاگم لەسەر کە ئێستا لە بەشی قانونمان هەیە تەلەبەمان هەیە زمانی عەرەبی نازانێت کە بۆ خۆت ئاگال لێ زمانی کوردی زمانی توێژینەوە نییە زمانی زۆر هەژارە لە ڕووی سەرچاوەوە تەلەبەیەک ئەگە بێت و خوێندێکی ماستەر بخوێنی دکتۆرایەک بخوێن لەوانێت دوو کتاب ئەگەر دەستشکەوێ بە کوردی ئەویش وەرجێردراوە بۆی پێویستی بەوە هەیە زمانێککە بخوێنی ئەو بەشەی کە ئینگلیزی ئەڵێ تۆ فڵیان ئەوانە ینی بەڕاستی سەرەتاییە بۆی کە قوتابیەک دوو ڕۆژ خوێندنی ماستەرە بۆی بز بتوانین لە ڕێگای ئینتەرنێتەوە لە ڕێگای کۆمپیوتەرەوە لە ڕێگای دوو کتابی ئینگلیزیەوە بتوانیت دوو سەرچاوە بۆ بەحسەکەی ئامادە بکاتن یاخود دوو ڕۆژیت کە یەک لە بۆ نمونە ئەو خوێندکاری ماستەرە کە دەستە قۆناغی دکتۆرا ینی بڕیاری وەزارەت ئەوەیە کەوا بێجگەلەوەی کە ئەچێ بۆ تواناسازی ئەچێ بۆ دەرەوە خوێندکارانی ناوەوەی خۆشمان هی دکتۆراش ئەبێت بەلای کەمی ساڵێک بۆ ساڵە نوێک بچێت دەرەوە دراسەکەی بە قۆترکات توێژینەوەکەی بە قۆترکاتن ئەبێت سەرپەرشتیاری دەرەچی هەبێتن من ئەگەڕێمەوە سەر خاڵە سەرەتاییەکان کە ئاماژەتان پێکرد کە ئەم سیستەمەی خوێندنی باڵا نامۆیە بەو ژینگەیە من بەڕاستی ئاوای نابینم و وەزارەتیش وای نابینێتن من باسم لە دنیای جۆری کرد ئایا ئەگەر تەلەبەیەک
چەندین ساڵە ئەگەر لە ئیمتحانەکەی ناجح ساقط بووایە بۆی نەبوو سەری دەفتەرەکەی بکاتن بۆی نەبوو مامۆستایەک هەڵبسەنجێنی مامۆستا چی پێ و چی پێ نییە تەلەبە بۆی نەبوو قسە بکاتن مامۆستا هەیە ڕێزم هەیە دەزانم مۆزاقی کوردستان ئاوا بوو بەڵام لەوانەیە بۆ 20 ساڵ دەبی لەسەر یەک مەلزەمە دەرز بڵێتەوە ئایا ئەگەر بێت و ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا بڵێ مامۆستا پێویستە زانستی خۆی نوێ بکاتەوە بابێن لەسەر ئەوانە قسە بکەین لەگەڵ بەڕز مامۆستامەدمانی حەزەکەم لەسەر ئەوانە قسە بکەین بەڵێ زۆر سپاس خوا بمبورەکە گومێت حەزەکەم تۆزە کاتم بدەیتێ ئەگەر بێت و قوتابیەک مامۆستا هەڵبسەنجێنی بزانی ئایا دەرسەکەی باشی ئامادە کردووە ئایا زانست تازەی پێیە ئایا لە کاتی خۆی دێتە ژوورەوە ئایا جێ لە پرسیاری تەلەبە ئەگرێ و ئەگەر بێت و تەلەبەیەک بتوانانی مامۆستا هەڵبسەنجێنی ئایا ئەمە نامۆیە یان ئێمە ئاگامان لە سیستەمەی دنیاە کە چەندین ساڵە پەیڕەو دەکرێتن بابێن لەسەر ئەو وردەکارانە قسە بکەین ئایا ئەگەر مامۆستایەک بەڕێز پرۆفیسۆرێک پێی بگوتێتن تۆ پێویستە ساڵانە لە چەند سیمینارێک لە چەند توێژنەوەکی زانستی بەشداری بکەی بۆی زانستی تازت پێی بیتن ئایا ئەمە نامۆیە یان لە وەزارەتی خوێندنی باڵا کە باز یەکسانی کۆمەڵایەتی دەکرێت باز دامەزراندن دەکرێتن بە CV ئایا ئەمانە نامۆن ینی ئەمانە ئەگەر نامۆژبی بەس هەمووی پەیوەندی بە شتە زانستەکانی ئەمڕۆی دنیاوە هەیە پێویستە ئێمە لێ بەدوا کەوتین ئێمە بهێنی ناو زۆر سپاس کاک سەبات ببوورە ئەمەوێت ئەو پرسیارەت لێ بکەم یەکێک لە کێشە گەورەکانی سیستمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لە سەردەمی پێشووترەوەیەکی لەو ڕخنانەی کە بەردەوام لە سیستمی پەروەردەیی و خوێندنی باڵا ئێمە گیراوە ئەوەیەکە لەناو ئەم سیستەمەیە خوێندکار سنتەر نییە بەڵکو مامۆستا سنتەرە مامۆستا بەتەنها دەوری مامۆستا نبینێ بەڵکو دەوری باوەشەکە بینێ هەموو بریارەکان لە چینی خۆیان کۆکاتە و بەبێ ئەوەی کە مشارەکەی خوێندکار قبولکە لە ژیانی زانستی و ژیانی پەروەردەیە بەڵام کاتێکە دڵنیایی جۆری دێتە ئاراوە و پێمان دەڵێ خوێندکار دەوری هەیە لە تەقییمکردنی مامۆستاکەیە و مامۆستا پێویستە سیمیناری زانستی ئەنجام بە و بەردەوام مەلزەمەیەک نکاتە پێوە مستەوای عنی ئایا هەموو ئەمانە هێمایەکی گرنگی بەرەو پێشچوون ئەمان بۆ لەگەڵ ژینگە هەرێمی کوردستانە ناگوجێ بۆ خزمەت بە باشترکردنی جۆری زانست و خوێندنەکە لە هەرێمی کوردستانە کاگومەدیان ئەوە هەمی منە لە پێش هەر کەسێکی تر و من نووسینەکانم شایەتی ئەوەن کە من وتومە خوێندکار لە سنتەرایە و ئەبێت گۆڕانکاریکی بنەڕەتی جەوهری لە بەڵام ئەو سیستەمای خوێندنی باڵا کردوێتی نەیکردووە بە ئامانجی بەڵێ قسە لەسەر زمانی ئینگلیزی کرا نمونە ینی نمونە زیندوەکان ڕەنگە باشترین بمانگەێنێتە وەکەڵی بێتە سەنگی مەحەک ئێمە مامۆستامان هەبوو لە بەشی عەرەبی مامۆستا تەلار سالار لە بەشی عەرەبی لێرە تەقدیمی کرد لە کوردستان بۆەوەی کە لە دکتۆرا بخوێنرێت بەداخەوە لەبەر 1 پوینت وەرنەگیرە بەڵام وەزارەتی خوێندنی باڵا مەسرفێکی ئەزگار زۆری کرد و نردوێتی بۆ مالیزیا باش ئەمە چی گونجانێکە خەڵک کەسێک کە بابلین اختصاسی نەحو و سەرف و بەلاغەیە بچێت لە مالیزیا بخوێنێت چی خێرێکی هەیە ئەی باشە بۆچی وەزارەت لێرە نەرمیەکی نەنوان لەوەی کە یان ئەوەتانی کورسیەکی تر زیاد بکرێت یان ئەوەتان لێرە دەرفەتێک مێنێتەوە بۆی بخوێنێت مامۆسایەکی ترمانەیە هێرو عەبدولەتیف اختصاسی کوردیە ئەخە کوردی لە بەریتانیا وەرگیراو ناوی لە توان ئازازی دەرچووە باشە چاکتر نەبوو وەزارەت خەمی ئەوەی هەبێت کە بڵێت کاکە ئەم مامۆستایە لێرە بخوێنە باشترە لەوەی کە خۆی و ماڵ و مناڵی بنێرێت بۆ مەسرفە زۆرەوە بچێت لە بەریتانیا اختصاسی ڕستەسازی و وشەسازی و نالی و مەحی و سالم و کوردی و شەیتر بێنێتەوە ئەمە پرۆژەکانە کە وەک ئەڵین بەداخەوە ئامانجەکان ناپێکێت نیەتێکی باشە پێتوانی ئەمە چەند نمونەیەکی بچووکە ئەکرێت لە ڕێگەی بڕیارێکی زانکۆیی یا بەرارێکی کۆلیژ خۆ چارەسەر بکرێ کردنی ئەوە بە تەقییمکردنی پرۆژێکی وەکو گەورەی دڵنیایی جۆری دقیق نیە دێمە سەر دڵنیایی جۆریش من بەستم بڵێ کاتی بەرنامەکەمە بچۆ ئەستی باشە بەسەر چاو قسە لەسەر دڵنیایی جۆری کرا باس لەوە کرا کە مامۆستا بە سیمینار بکات من نەک لەگەڵ سیمینارکردنیان بەڵکو لەسەر لەگەڵ توێژینەوەی شام بەڵام ئەو میکانیزمی وەزارەت دایناوە بۆی کە هەر مامۆستایەکی زانکۆ ئەبێ 50 خەڵکۆ بکاتەوە بۆ پرۆفیسۆری یاریدەدە 36 خاڵ وای لێ هاتووە ئەتوانم بڵێم گاڵتەکردنە بە سیمینار مامۆستا لە ماوەی چارێکەکە دەدەقەیە سیمینار چی پێشکەش ئەکات ولا هیچ علمێتی تیانە کاگومێت تۆ وەرە ئەمە لە ڕاپرسیەکە لە ناو زانکۆکان ئەمە ببینە من مامۆستایەک لە کۆلیژەکان ئەبینم و زمان حاڵی مامۆستاکان و بەشەکانی تر ئەزانم لە چی دۆخێکان ئەرێ سیمینار چۆنە سیمینار گاڵتە جاڕیە ئێستاکە کاکە یعنی بە تەواوی ماناوە گاڵتە بە علم و بە سیمینارە کرێت لە سای ئەوەی کە ئەبێ خاڵکوەکەیتەوە مامۆستا ئەبێ دەرسی خۆی بڵێتەوە میلاکات تەکمیلەی نیسابی خۆی بکات لایەکی تریش ئەبێ خاڵکۆ بکاتەوە خاڵکۆکردنەوەکەیشی ئەوەی ئەگە سیمیناری پێشکەش بکە لە ماوەی 10 دقیقە بۆ چارێکێکە خاینەسێ خاڵکۆکاتەوە ئەوەی بەس بەخوتی پێم بڵێ کاگومێت بەڵێ کاک فواد ببوورە من قسەکەم تەواو
بەڵێ فەرمو ئاخر ئەزانیش کاک من ئەو خاڵانە زۆر پێویستە جواب پێ بدرێتەوە ئەگەر کات بە منیش بدەیت پێم باشە بەڵێ فەرمو قسە بکە فەرمو ئەزانی چۆنە کاک من خاڵێکەکەمی مامۆستەمەد لە بیر چوو کە دەڵێ کردنەوەی زانکۆ و ئەوانە ئەبانە کردو ینی من باسم کرد ئەمە لە بە ئیرادەی وەزارەتی خوێندنی باڵاوە نییە ئەم باسی ئەوم کردکەوە واقعی کۆمەلگایەکە ڕوو لە خوێندنی قوتابیان خەڵکی کوردستان ڕوو لە خوێندن ناچارە ئەوە بکاتن ئەگەر ئاگای لێ بێتن ئەمە 2 ساڵە وەزارەتی خوێندنی باڵا ئیجازەی هەموو زانکۆیەکی ڕاگرتووە خۆ ئەگەر ئەدی ئەو بەردبارانێکەوە ڕۆژانەی وەزارەتی خوێندنی باڵا دەکرێت بەشێکی ئەوەیە ئەڵێم بۆ وەرناگیرین خۆ وەزارەتی خوێندنی باڵاش ئەزانێ شوێن نییە جێگا نیە ئاسی زانستی دا ئەبەزێ بەڵام با مامۆستا سەمەد جارێک بفەرمی لەگەر سەردانەکانی جەنابی وەزیر بۆ ئەو شوێنانەی کە پەیمانگای لێ نییە بزانێت چ داواکاریەک هەیە هەموو شار و شارۆچکەیەش کوردستان داوای پەیمانگا ئەکاتەوە داوای کۆلیژ دەکاتەوە ڕۆژانە کێشەیەکی زەختێکی یەکجار زۆری زانکۆ ئەهلەکان هەیە ئەمانە هەمووی وەزارەت خۆی ئەوە کردووە ڕاگرتووە کە شوێنە کردووە تاوەکو ئاستی کوالەتی بەرز دەکرێتەوە ئەوە معاناتی وەزارەتیشە کە مامۆستا سەمەد ئاماژەی پێ کرد بەڕاستی وایە بەڵام ئایا ئەمە چۆن چارەسەرەکرێتن تۆ ئەبێ داوای شوێن دەکات پێم باشە ئاراستەی پرسیارەکانەوە بکەن ئەبێ حکوومەت خۆی پلانی تری هەبێ ئەبێ هەموو خەڵک ڕوو لە خوێندن نەکاتن وەکو سیستەمی لە دەرەوە هەیە بەڕاستی زۆر خۆلی ڕاهێنان هەیە لە دەرەوە بۆ 6 مانگ بۆ ساڵ بەقەدەر کەسێکی لەوانەیە زانکۆ لە ڕووی پراکتیکیەوە ئەزمموی دەستکەوتن ئەمانە دەتوان لە بازار کار دەستکەی زۆر ببوورە ئەوەی کە مەترەحە لێرەیە قسەکردن نییە لەسەر دڵنیایی جۆری یا لەسەر هەر پرۆژەیە کە ئاسی زانست پێش بخە ئەمە هەموو لاگ لەسەری متتەفیقا بە مامۆستا سەمەد و جەنابەت و هەموو برادرانەوە ئەوەی کە قسەی لەسرە ئەو میکانیزمانەیە کە بۆ ئەمان لە ژینگەیەکی وەکو هەرێمی کوردستان تەرخان دەکرێت پێمان دەڵێ کە ئەو میکانیزمانە بەگای خراوە نەک نەبۆتە هۆی سیمینارکردنی ئاستی زانستی بەڵکو بەڵکو سیمینار بۆ خۆی بۆتە گاڵتەکردن و قسەیەکی خۆش بەس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ناوپڕێکمان هەیە و دوای ئەم ناوپڕە پرۆگرامەکەمان بەرداوامە بێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەتوانن لەگەڵمان من دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکە ببینن لەگەڵمان بن.